بەڕێز هەیثەم یاحی چاودێری سیاسی لە ستۆدیۆ میوانمە پێکەوە گفتوگوی زیاترەکەین لەبارەی بارودۆخی سیاسی عێراق. بەڕێز هەیثەم یاحی بەخێر بێن. ئەمڕۆ موقتەدا سەدر لەسەر داوای ئەو وەکو خۆیان ئەڵێن بە ملیۆنان نوێژخێن هاتنە شەقامی فەلاحی لە ناوچەی سەدر لە بەغدا، ئەوان ئامادە بوون بەڵام سەدر خۆی بۆ ئامادە نەبوو. تحية لك وللسيدات والسادة بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە ڕاستیدا پەیامی سەدر لە ڕوون بوو، دەخاڵی لە خۆ گرت بوو، بەڵام گرنگترین لەو دەخاڵانە سێ خاڵ بوون. یەکەم ئەوەیە کەوا ئەو کەسی تاقی کراوە تاقی ناکرێتەوە و مەرجعیەتش ئەم داواکاری هەبووە لە ڕابردوودا، بەڵام ئێستاکە ئەم کۆمەڵشتی دیکەی بۆ زیاد کردووە وەکو سەدر. ئەوەشمانە ئەوەیە کەوا هیچ کەسێک کە لە ڕابردووە لە دەسەڵات بووە لە ناو شیعەکانە نابێت جاریکە بگەڕێتەوە بۆ سەر دەسەڵات و دیسان حکوومەت وەربگرێتەوە چ وەزارەت یاسەرک وەزیران. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم کە زۆر گرینگە ئەوەشەوەیە پەیامێکە بۆ مالیکی و بۆ ئەو هەندێک لایەن لەناو چوارچەوەی هەماهەنگی لەوەی کە من وەکو سەدر ئامادەم لەسەر شەقامی سیاسی عێراقی و من ئەتوانم زیاتر لە ملیۆنان خەڵک بێنمە سەر شەقام کە نیوی ئەوە دەنگی بە ئێوە نەدا، واتە شەقام بەدەستی منە، پرۆسی سیاسی بەدەستی منە و زیاتر لە 2 هەفتە پێش ئێستاکە چوار لە پارێزگارەکان کە کۆبوونەوە کە لە کۆبوونەکان هەبوو لەوێ ئەوەش دیسان پەیامێکی ڕوون بوو لەوەی کە من ئەتوانم و ئامادەیم هەیە ڕۆڵ ببیجێڕم و هەروەها خاڵێکی دیکەی گرنگ هەبوو ئەوە بەتایبەتی بۆ ناوچانی کە ئازاد کرابوون بۆ سڵاحەدین، دیالە و ئەمبار و مووسڵ کە هیچ حەشد بوونی نییە لەوێ، دەبێت پێویستە هەموو هێزانی لە دەور دەسەڵاتن لەوێ بکشێنەوە. ئەمەش بەڕاستی پەیامێکی گرنگ بوو لە پرۆسی سیاسیە بۆ ئەو کەسانی کەوا قسە دەکەن لەسەر حەشد و هەندە سەربەخۆکانش، واتە بەڕێز سەدر توانی شەقامی سونەش بۆ خۆی ڕابکێشێت لە پارێزەکانی ناوەڕاست و حتا ئەگەر هەر بڕێکی سیاسی هەبێت یاخود سیاسی بێت ئەوانش لەگەڵی دەبن، واتە ئەوێتی بڵێ من هەم سونە و هەمش سەدر باس لە شەقامی عێراقی لەگەڵمان چەکداریەکان دەکات ئەوانەی کە لە حکومەت نین یاخود نەبەستراون بە حکومەتەوە، بەڵام خۆی گروپێکی ڕووسەرایە سەلامی هەیە بۆ خۆی چەک دانانێت بۆ خۆی و گروپی خۆی هەڵناوەشێنێتەوە. بەڵێ دروستە هاوڕاتم بەڵێ پێشتر قسەمان لەسەر ئەوە کردووە لەوەی ئەگەر تۆ دەتەوێت چاودێری بەسەر چالاکیەکانەوە پێویستە خۆ یەکەم جار چاکسازی بکەیت، واتە ئەگەر ئێمە ڕەخنە لەوانی دیکە بگرین ئەبێ ئێمە خۆمان پێشوەختە خۆمان وا بکەین چەک لە دەستی سەرای سەلام نەبێت و مەهدی و هەموو ئەوانەی دیکە تاوەکو بتوانین کۆنتڕۆلی پرۆسەکە بکەین و ڕەخلەوانی دیکە بگرین و بەڕێز سەدر ئێستاکە لەم قۆناغەدا هیواخوازین کە ئەو جددی بێت ببێتە ئەو پسیۆنێکی کارە و بە گوتارێک پێشکەشی شەقامی عێراقی بکە بە وەکو قائیدێکی گەورە وەکو سەرکردەیەک. سێم شتش ئەوەیە کە من پێم وایە کەوا سەرای سەلام ڕەنگە ئێستا بە شێوکی کاتی دەورێکی هەیە، بەڵام ئەگەر پرۆسەی سیاسی کە بە ئاراستی چاکسازی دەڕوا پێویستە هێزێک هەبێت بۆ پاراستنی شەقام. بەڵێ ئەوەی کە هیچ کام لە لایەنەکان ئامادەنین گروپەکانیان چەکدا بنێن، هۆکارەکەی ئەوەیە کە عێراقیەکان و لایەنە سیاسیەکانی عێراق متمانەیان بە یەک نییە. بەڵێ لە ڕاستیدا تا ئەو ئێستاکە بە دڵنیایەوە هیچ لایەنێکی سیاسی نییە، چ ئەوانی حەشدی بن یاخود فەسائیلی بوون کەوا چەکیان دانابێت و بڵێن ئێمە لەگەڵ دەوڵەت داین، بەڵکو ئەڵێن ئێمە بەشێکین لە سیستەمی بەرگری و حەشدی شەعبی دەوڵەت، بەڵام هەندێک جیاوازی گەورە هەیە لە نێواندا بەوەی هەندێکیان دەترسن لەوەی کە واچەکەیان دابنێن. هەندێک لە گروپانە ناتوانن سازش بکەن لەسەر چەکەکانیان چونکە بەشێکی زۆریان باش تێدەگان لەبەوەی بەبێت چەک هیچ بوونێکیان نییە و گروپانە، واتەوان قسە دەکەن لەسەر بەرگری، دژی داگیرکاری، دژی سوپای ئەمریکا و شتانە و سوپای ئەمریکا هاتە دەرەوە. ئەگەر سوپای ئەمریکا هاتە دەرەوە ئایا ئەوان بوونیان مانایەکی دەمێنێ؟ بەبێ بەرگری ئەوانە هیچ بوونێکیان نییە، بۆیە ئەوان دایانەوێت بەشێک من لە سیستەمی بەرگری چ لە بەرگری چ لە ناوخۆ، بەڵام بە دڵنیایەوە ئەمە پێویستی بە کاتێکی زۆرە بۆ ئەوەی کەم گۆڕانکاری ڕووبدا، بەڵام بوونی سەرای سەلام و بوونی سەدر ئەمە بۆ ئەوەیە هاوسەنگیەک دروست بکرێت لە نێوان هێزەکان، لە نێوان چوارچەوەی هەمانگی و میلیشیاکان لەگەڵ ئۆپسیۆن و داهاتووی سیاسی نووری مالکی لە عێراق چی بەسەردێ لە دوای بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکەی؟
جنابك أشرت بەڕێستان ئاماژەتان پێدا ئایا هیچ داهاتوێک هەیە من پێم وانە پێش ئەوەی کەوا ئەو نامەدەنجانی مالێکی بڵاو بێتەوە من دەڵێم ئەوە نامۆنیە لە چوارچەوەی هەماهەنگیە لە دەرەوەی هەماهەنگی لە ناو چوارچەوەی هەماهەنگیدایە واتە لە کەسێکی دۆستێکەوە هاتووە و هەموو خواست و خواستێکی کۆتایی پێهێنا بۆ ئەوەی کەوا مالێکی جاریکە بێتەوە سەرۆکوەزیران واتە کۆمەڵێ مەلەفی دیکە هەیە بێجگە لەو نامەدەنجانە کە حتا بێتە سەرۆکوەزیران دیسان کۆمەڵێ مەلەف کەوەی کە کەوتنی مووسڵ هاتنی داعش کۆمەڵێ پرسی دیکە هێدێتە ئاراوە و کەمی خزمەتگوزاری و وێرانبووری ژێرخانی ئابووری بەتایبەتی لە باشوور دەبینی کە مالێکی بێت ئەمانە بێنە پێشەوە یعنی سقوطەکەن لە ڕاستیدا زۆرن با سەرتا بڵێم کە پامێکی ڕوون هەیە لە مەرجەعیەت ئەو کەسێک کە تاقی کراوەتەوە دووبارە تاقی ناکرێتەوە و 8 ساڵ ئەو وەکو سەرۆکوەزیران کاری کردو حکمی کردو و هەڵی کردبوو ئەو ڕاستە کەسایەتێکی گەورە و بەهێزی هەیە کاریگەرە بەڵێ حتا ڕەنگە لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی هەبێت بەڵام کاتە قسێکەدات مالیش قسەکەی جێبەجێکە بەڵام ئەوان دەیانەوێت خواستێک هەیە بەوەی کەوا دەرفەتێک بدرێت بە خەڵکی تازە بە نەوەیەکی تازە کە دەیانەوێت ئەوان نوێنەرایەتی بکەن پێش 3 ڕۆژ هەندێک ناکێکی دروست بوو لەناو چارچەوەی هەماهەنگی لە نێوان لایەنی یەکەم کە حاجی هادی ئامڕیە و مالکیە و هەروەها هەندێک لەوانی دیکە لە هێڵی دووەم کە وەکو قەیس حەزعەلی ئەوانە هەن ئەمانە لە مەجموعەیەکن ئەمانە کێشە لە نێوانیانە دروست بوو لەناو چارچەوەی هەماهەنگیە ناوەکانشیان ڕوونن بەڵام ئایا هیچ کەسێک باندید کرا نەخێر ناکرێت بڵاوبوونەوەی دەنگەکەی نوری مالکی و دیاریکردنی وادەی نوێژی یەکگرتووی لایەنگران و ڕەوتی سەدر دەتوانین بڵین هاوکات بوون ئەمە هیچ مەبەستێکی تێدا بوو بەڵێ من ئەمێ بڵێم کەوا سوپاسی بەڕێز سەدر بکەم بۆ ئەو ئارامیەی کەوا هەیەی بە تایبەتی پاشەوەی کە گوێ لەو نامەدەنگیانی مالکی بووە لەسەر خۆی بەڵام ئەو کاریگەی لەسەر مێشکی نەکردبوو زۆر ئارامانە پەیامی گەیانەوە و زۆر سوپاس بۆ ئەو نوێشکەرانەی کەوا هیچ توژیکیان نەنوێنان و بە شێوەیەکی زۆر ئارامی شارستانانە نوێژیان کرد لە ڕاستیدا زۆر پەیامەکە ڕوون بوو نوێژێکی سیاسی بۆ ئەکرێ بڵێن و دەش خاڵی گرنگش بۆ شەقامی عێراقی ئاراستە کرا و نامەکە لە ناو گوتارەکان نەبوو بەڵکو بە شێوازێکی دیکە من ئەمێ بڵێم کەوا بەڕێز سەدر بابەتەکەیەک لا کردوێتەوە نە کازمی نە عەبادی نە مالیکی هیچێک لەوانە نابنەکاندی پێتان وایە ئەگەر سەدر بە نەرمی وەڵامی نەبووایە ئەو تۆمارە دەنگی مالیکی قبوڵ نەکردایە و توو ڕەبووبایە ئەمڕۆ نوێژی هێنی بەم شێوە ئارامە کۆتایی هات لكان هناك صداما عسكريا ئەشێ هەبوو کەوا تێکدادانێکی سەربازی و ئەمنی لە نێوان خەڵکو و هێز ئەمنیەکان ڕوویدەدات چ یاخۆت هەشت ئەمە ئەگەرێکی کراوە بوو ئەمەش لە بەژۆندی ئێمە و لە بەژۆندی عێراقدا نائەبوو بە شێوەیەکی گشتی چونکە هەموو پێکدادانێکی سەربازی یعنی تێکشکانی کۆی سیستەمی کۆمەڵایەتی و سیاسی ئابووری وڵات سەمایحی چاودێری سیاسی سپاس لە ستۆدیۆ ئامادە بووی سپاس بە شەرەفەکانتان